دەچمەلای بەڕێز معروف عەزیز خان هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر بۆی گفتوگۆی زیاتر لەسەر سەردانی وەفدا واکردنەوەی لقێکی بەرەمێنانی ئۆتۆمبیل لە هەولێر. کاک معروف سوپاس بۆم دەرفەتە. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، جارێ وردەکاریکی و کۆبوونەوانەی ئەمڕۆمان پێ بڵێ لەگەڵ ژووری بازرگانی واروها نوێنەرانی وڵاتی ئۆزبەکستان گەیشتن بەچی تەنها لێک تێگەیشتنێکە یا بە فعلی شەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ ئەو کاتەی بەڕێزی شت باش وا دیارە ئەمڕۆکە شاندێکی وڵاتی ئۆزباکستان کە پێک هاتبوون لە بەڕێز دەڤران سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی وڵاتی ئۆزباکستان و لەگەڵ شان دیاوەری کە چەندەها بازرگانی لەخۆگرت بوو لە هەموو بوارەکان و لە هەموو کارتە ئابوووریەکانیان لەگەڵدا بوو. وا دیارە ئەمانە لە شاری بەغداوە پێشتر سەردانیان کردبوو، ئەمڕۆکەش سەردانی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێریان کرد. ئامانج لەو سەردانەدا ئەوە بوو ئێمە وەکو هەرێمی کوردستان دەمانەوێت وەکو دەستپێکێک لەگەڵ بازرگانانی وڵاتی ئۆزباکستان دەست بە کارێکی بازرگانی نوێ بکەین و پەڕێکی نوێ لە نێوان بازرگانانی ئێمە و بازرگانانی ئەواندا هەڵدەینەوە و دەتوانم برێن بازرگانیەکی نوێ دەست پێکەین شانبەشانی وڵاتانی تر کە بازرگانانی ئێمە بازرگانی لەگەڵ وڵاتانی دی دەکەن، لە هەمان شێوەش لەگەڵ دەستپێکەکە بۆ بازرگانکردن لەگەڵ وڵاتی ئۆزباکستان. لەو سەردانەدا وا دیارە شتێکی باش بۆمان ڕوون بووە کە وڵاتی ئۆزباکستان ئێستا لە ڕووی ئابووریەوە پێشکەوتنێکی باشی بەخۆوە بینیوە و هەرێمی کوردستانیش ئێستا هەنگاوی باشتری هیناوە لە هەموو پارێزگایەکانی هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی بازرگانیوە بەرەو پێش چووە. ئەوەی ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر تەرکیزمان لەسەر ئەوەی کردەوە کە ئەوە بوو لە ڕووی پیشەسازیەوە ئێمە بەهێز بین لە ڕووی دامەزراوە مەسەلەن کارگە دروستکردنی کارگەی جۆراوجۆر لە هەرێمی کوردستان دروست بکەین و هەروەها سەرنجی وڵاتانیش ڕابکێشین بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن کارگەکان بێنن لە هەرێمی کوردستانەوە دابمەزرێنن بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە پاڵپشتی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان کە ئێستا حکوومەتی هەرێم و دەتوانم بڵێم پشتگیریەکی تەواوی دەربڕیوە بۆ کارتی پیشەسازی و هەروەها کارتی گەشتیاری و هەروەها لایەنێک لە کارتی کشتتوکالیش بە هەمان شێوە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستان ئابووری خۆمان بەهێزتر بکەین وەکو وڵاتانی دیکە. هەروەها لەگە ئەو شاندا توانیمان مەفهومێک لە نێوان خۆماندا واژوو بکەین کە چەندەها بواری ئاسانکاری بۆ بازرگانانی ئێمە و هەروەها بەرامبەرەکەش ئاسان کرد و هەروەها داوامان لێکردن کە پشتگیری بۆ بازرگانانی ئێمە بکەن و ئاسانکاری بکەن کە بازرگانانی ئێمە سەردانی ئەوێن دەردەکەن و هەروە لە ڕووی پێدانی ڤیزە و هەروەها بتوانن دایرێکت فڕۆکە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئۆزباکستانیش ببێتەوە. ئەمە دەستپێکێکی باشە بۆ برا بازرگانانی ئێمە و هەروەها لەلایەن خۆیانەوە جەنابیشان ئەوەیان بەمە ڕاگەیان کە ئێمە پێمان خۆشە چەند بازرگاناکی هەرێمی کوردستان بتوانن سەردانی شاری سەمەرقەند بکەن لە وڵاتی ئۆزباکستان و بتوانن بازرگانانی ئێمە هەردوو لە چاویان بە یەکتر بکەوێ و هەروەها بیتوبیەک بکەن لە نێوان خۆیاندا، بتوانن ئاڵ و گۆڕی پەیوەندیەکان بکەن لە نێوان خۆیاندا، بتوانن بۆند واژۆ بکەن لە نێوان هەردوو وڵاتدا. ئێمە دەبێ بەپێی بەرنامەی هەرێمی کوردستان بڕۆین، هەرێمی کوردستانیش شانبەشانی وڵاتانی دیکە ئێستا بەرەو پێشچوونی دەبینی. ئێستا دەبینین چەندەها کارگەی گەورە لە شاری سلێمانی هەن، لە شاری هەولێر هەن، لە شاری دۆکە. ئەمە دڵخۆشکەرە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری لەو سێ کەرتە بکە کە گەشتیاریە، کشتتوکالیە، پیشەسازیشە. کاک معروف سەبارەت بە کردنەوەی لقێکی بەرەمێنانی ئۆتۆمبیل لە هەولێر ئەمەیان چۆن بەدی دێ و هەروەها لە نێو ئەو لێک تێگەیشتنێک کە ئیمزاکراوە ئەم خاڵەشی تایە؟ ئەم خاڵە بۆ ئێمە سەرەتایەک بوو، یعنی شۆکهێنەر بوو کە
ئێستا وڵاتی ئۆزپاکستان لە سێ جۆری ئۆتۆمبیل کار دەکات بەڵام ئەوەش لەبیر نەچێت کە ساڵانە ملیۆنێکی 200,000 ئۆتۆمبیل بەرهەم دەهێنێ بەڵام ئۆتۆمبیلەکان ئەوە نین کە براندێکی ئۆسپاکی بن بەڵکو بەشێکیان ئەمریکین بەشێکیشیان کوریایی باشوورین کە وەکو کەیا و ئەوانە بەڵام ئەمە پێمان باش بوو کە بۆچی فەرعێک یان لقێک لەو کۆمپانیایە یان لەو کارگەیە ئەگەر لە هەرێمی کوردستاندا بکرێتەوە ئێمەش وەکو ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و هەروەها بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان پشگیریتان دەکەین ئەگەر ئێوە بتوانن بەشێک لەو کارگەیە بینین لە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان دابمەزرێنن و ئەمە دەلالەت دەکا کە ئەیدل عامیلەش لە هەرێمی کوردستان دەستی کاریش زۆرە و دەتوانم برێن پیشەوەرانی ئێمەش لەو بوارە دەورێکی باڵان هەیە هاوشێوەی وڵاتانی دیکە هاوشێوەی هاونیشتیمانیانی وڵاتانی دیکە و خیبرەیەکی باشیشان هەیە بۆ نەئەگەر بێت و کارگەیەک لەم جۆرە بکرێتەوە لە هەرێمی کوردستان و هەروە داکۆکیمان لەوە کرد کە ئەوان چەند بازرگانێکی بەتوانە کە ساڵانە سەدان ملیۆن دۆلار بەرهەمهێنان دەکەن لە وڵاتی خۆیان لە کارگەی خۆیان وەکو کارگەی دەرمانسازی لە بواری تەندروستی ئەوان وامان لێکردن ئەگەر بێت و ئەو کارگانە بینین لە هەرێمی کوردستان بتوانن داو دەرمانی پزیشکی بینن لە هەرێمی کوردستانیش دامەزین ئەوان هیچ مانعێکیان تێدا نەبوو و هەروەها یەکێک لەوان لە بواری زێر کە ئیش دەکەن کە ساڵانە خۆی بای 8 میلیارد دۆلار بەرهەم دەهێنرێت و خشتی زێر دروست دەکاتن ئێمە وتمان ئەگەر ئێوە بێن سەردانی ئێمە بکەن لەو بوارەشدا ئێمە سندیکاکانی زێڕنگرانی هەرێمی کوردستان دەتوانن بێن لە لای ئێوە لەگەڵ ئێوە دابنیشن لە شاری سەمەرقەند بێت یان یەکێک لە شارەکانی هەرێم یان لە هەولێر دابنیشن بۆ ئەوەی بیتوبی ئەنجام بدەن بتوانن ئەو گرێبەستەش لەگەریان واژۆ بکەن بۆ ئێمە وڵاتی ئۆزباکستان ئێستا چۆن بەرەو پێش دەچێت هەرێمی کوردستانی هاوشێوە ئەوانیش داوای هەندێک کاڵیان لە هەرێمی کوردستان کرد کە وەکو میوەجات و ئەوانە ئێمەش کەم نین وەکو وڵاتی هەرێمی کوردستان و شانبەشانی ئەوان وەکو وڵاتی خۆمان پیشان دەدەین کە ئەو بەروبووەمانەی لە شاری لە هەورەمان و هەڵەبجە هەن هاوشانی وان دەتوانین ئێمەش بۆ ئەوانە ئەو کاڵانە هەنار دەبکەین. دەبینین بە تایبەت لەم ساڵدا ژوورە بازرگانیەکان چ لە هەولێر بێت چ لە سلێمانی بێ و لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان چالاکانە مامەڵە لەگەڵ وڵاتاندا دەکەن. دەتانەوێت بگەن بە چه ئاستێک لە مامەڵە لەگەڵ وڵاتان لە ڕووی نێودەوڵەتیەوە؟ بێگومان پرسیارەکەت لە شوێنی خۆیدا بوو ئێمە ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوە دروست بووین کە بتوانین ئاستی ئابووری هەرێمی کوردستان بەرز بکەینەوە بتوانن پەیوەندیەکی پتە و لەگە ئەو وڵاتە بۆ بەرهێنانەی کە ئێستا هەن کە هەندێکیان جێگرەوەشیان نیە بتوانین کۆنتاکێکی باش بوو برا بازرگانەکان و هەروەها پیشەوەران و هەروەها لایەنە پیشەسازیەکان بۆ ئەوان هەلێک ڕێک بخەین کە بتوانن دەستی بازرگانیان بگاتە هەموو وڵاتەکان لە هەمان شێوەشدا بتوانین فکرەی تیجاری و بازرگانی وڵاتانیش بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین. من لەوە پێشتریش بەبیرم دێ نمونەیەکم بۆ بەڕێزت هێناوە لە هەمان ئەو کەناڵە خۆشەویستە گوتم پێشتر کە لە ساڵی 90ەکان بوو دەستپێکی هەرێمی کوردستان بوو لە بواری ئابووری ئێمە پێویستمان بە لایلۆنێک دەبوو ئەمە دەچوین هاوردەمان دەکرد لە وڵاتی ئێران و تورکیا و ئەوانە خۆشبەختانە ئێستا دەبینین هەرێمی کوردستانیش لە بواری ئابووری و پیشەسازی و گشت کارتەکانی دیکە بەرەو پێشچوونێکی باشی بەخوا دیتە سەدان کارگەی مامناوەند و گەورە و بچووکەکانیش بوونە جێگرەوەی ئەو کاڵانەی کە لە وڵاتانی دەرەوە هاوردەمان دەکرد. ئێمە بێشکین وەکو ژوورە بازرگانیەکان هەنگاوی باشمان ناوە و چاوەڕێی هەنگاوی باشتریش بکەن ئیشەڵڵا بە پاڵپشتی حکوومەتی خۆمان فکرەی حکوومەتی خۆمان هەموو شارەکانی هەرێمی کوردستان کە ئێستا دەبین بژانەوەی ئابووری تێدا گەشەی سندووە وا بکەین لە هەرێمی کوردستان زیاتر لە ڕووی ئابووریەوە پشت بە خۆمان ببەستین پشت بەو سێکتەرانە ببەستین وەکو گەشتیاری وەکو بڵێم پیشەسازی و هەروەها کشتتوکالیش ئەم سێکەرتە وا دەکات هەموو وڵاتێک پێش بخات ئەگە ئێمە گرنگی بەو سێکەرتە بدەین و بتوانین بە هەمومان
ژوورە بازرگانیەکان بێت هەروە لایەنی حکومی بێت بێگومانین ئێمە پێویستمان بە هیچ شتێک نابێت کە ئێستا لە دنیای لە جیهانی دەرەوە شەڕی لەسەر دەکرێت کە پێی دەرێن نەوت ئێمە با شوێنگرەوەی نەوت وەکو وڵاتانی کەندا و وای لێ بکەین کە شوێنگرەوەی نەوتمان هەبێ وەبی پشت بە هیچ شوێنێک نەبەسین پشت بە هیچ وڵاتێک نەبەسین پشت بە خۆمان ببەسین ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو متمانەی کە تا چ ڕادەیەک ئەو متمانەمان بە خۆمان هەیە بە خۆشبەختانە ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە بواری ئابووریدا گەشە دەکەین ڕاستە ئەو گەشەکردە لەبەر چاومان بەو شێوە نییە کە ئێمە دەیبینین بەڵام ئەگەر ئەتوو مقارنەی بکەیت جیاوازیەک بکەیت لە ساڵانی پێشووتر لەگەڵ ئێستا هەرێمی کوردستان دەورێکی وڵاتێکی سربەخۆ و گەشاوەی ئابووری دەبینین و ئیشەڵڵا بە پاڵپشتی خودای گەورە ئێمە هەنگاوی باشتریش دەینین. بەڵێ معروف عەزیزخان هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر زۆر سپاس کە لەگەڵمان بووی ماندوومان کردی.